ئیسرائیل لە ڕۆژی دووشەممە هێرشی کردە سەر فرەتەلای 100 ئامانج لە لوبنان لە نیویان بەیروتی پایتەخت و بەهۆیەوە هەزاران کەس هەڵاتن. درەنگانێکی ڕۆژی دووشەممە سیستمی بەرگری ئاسمانی ئیسرائیل ئەو موشەکانەی تێکشکان کە لە لوبنانەوە هەڵدرابوون، بەڵام ترسی ململانی بەرفراوانتر لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە ماوەتەوە. ئێمە کار دەکەین بۆ هێورکردنەوەی پەرەسەندنی شەڕەکە بە شێوەیەک کە خەڵک بتوانن بە ئاسایش بکەڕێنەوە ماڵەکانیان. هەفتەی ڕابردوو ئیسرائیل کردارێکی دژ بە ئەندامانی حیزبوڵای لوبنان ئەنجامدا لە ڕێگەی تەقاندنەوەی ئامێری پەیوەندیکردنی پەیژەر. بەنیامین نێتەنیاهو سەرکۆزیرانی ئیسرائیل بەڵێنی داوە بەردەوام بیت لە هەڵمەتە سەربازیەکانی ئیسرائیل. ئێمە چاوەڕێی هەڕەشە ناکەین، ئێمە پێشبینی دەکەین لە هەر شوێنێک لە هەر گۆڕەپانێک لە هەر کاتێکدا. ئێمە بەرپرسانی باڵا لە ناو دەبین، تیرۆریستان لە ناو دەبین، موشک لە ناو دەبین و لەوەش زیاتر بەڕێوەیە. دانیال هاگاری وتەبێژی لەشکری ئیسرائیل ڕۆژی دووشەممە هۆشداریدایە هاوڵاتیانی سڤیلی لوبنان کە خۆیان لە کۆگا سەربازیەکان دوور ڕابگرن. حیزبوڵڵا بەنیازە ئەم چەکانە بەرەو ئیسرائیل هەڵبدات. ئێمەش ڕێگەی پێنادەین بۆ پاراستنی خۆتان لێیان دوورکەونەوە. هێرشە ئاسمانیەکان بوونە هۆی کۆبوونەوەی بەپەلەی کابینەی لوبنان و هۆشداریەکانی نەتەوەی گرتوەکان. ئەوەی لە ماوەی هەفتەی ڕابردوودا بینیمان کارەساتبار بوو. دەرەنجامەکانیشی بۆ سەر هاوڵاتیانی سڤیل زۆر گەورە بووە. لە کاتێکدا کۆشکی سپی ڕۆژی دووشەممە ڕایگەیان کە بەردەوامە لە گەڕان بە دوای چارەسەری دیبلۆماسی، شرۆڤەکارێک ئاگربەس بە دوور دەزانێت. ئەگەری ئاگربەست لە غەزە ئیتر چارەسەر نییە لەبەر ئەوەی ڕوونادات. بۆیە پێم وایە هەوڵە دیبلۆماسیەکانی ئەمریکا و ئەوانەی تر ڕوون نین کە چۆن سەرکەوتوو دەبن. ململانیەکان لە هەفتی مانگیدەی ڕابردووەوە دەستی پێکرد کاتێک هەماس هێرشی کردە سەر ئیسرائیل و فەرتر لە 1000 کەسی کوشت و 250 کەسیشان بە بارەمتە گرت. وەزارەتی تەندروستی غەزە کە لە ئاماری ژمارەی قوربانیان جێوازی لە نێوان شەڕکەران و هاوڵاتیان سڤیل ناکات، دەڵێت لە هێرشەکانی ئیسرائیلدا فەرەتر لە 41,000 کەس لە غەزە کوژراون. جانە دیران بۆ کاترین جیبسن، دەنگی ئەمریکا.